بەڵێ زۆر بەداخەوە دوێنێ ئێوارە لە کەس نەزان ڕووداوێکی کوشتن هەبوو کە تێیدا هاوڵاتیەک بە ناوی کە پلەی ئەفسەری هەیە بە ناوی عوسمان عەبدوڵڵا پلەی ئەفسەری هەیە لە فەرماندەی کەرکووک بەدەستی کەسێک بە ناوی هونەر محسن ئەمری خوای کردیان بۆ هۆی لێدانەکەی بۆ هۆی کۆچی دوایی بکاتن دوای هەوڵدانێکی زۆر لەلایەن هێزە ئەمنیەکان پۆلیس و هاوکاریی تەواوی بەرادەرانی ئاسایش ناوبراو خۆی ڕادەستی دەستگا ئەمنیەکان کرد ئێستا ناوبراو دەژی کراوە و بە پێی مادەی 406 پراوی لێ کۆڵنەوەی کراوەتەوە و ئەو ڕووداوە هیچ پەیوەندی هیچ ڕووداوێک نییە لە هەندێک کەناڵەکانی عەرەبی وا بڵاو کراوە کە داعشە ئەسواساسی نییە ئەوە هەوە ئەوەی کە هەیە ڕووداوێکی شخصی لە بینی ئەو دوو کەسە بووە دەرەنجام بوویتە هۆی جان لە دەستدانی ئەو هاوڵاتیە و ناوبراو ئێستا دەژی کراوە بە پێی مادەی 406 پراوی لێ کۆڵنەوە کراوە و پەراوەکەشی ڕەوانەی دادگا کراوە.